سەرکوت لەژێر سێبەری شەڕدا سەبارەت بە شەپۆلی نوێی لە سێدارەدانی زیندانیانی سیاسی لە ئێران. کۆماری ئیسلامی لە مانگەکانی دواییدا جارێکی دیکە پەتی سێداری کردووە بە یەکێک لە سەرەکیترین ئامڕازەکانی حکومڕانی خۆی. ئەمجاریان لەژێر پەردەی شەڕ و بە پەنابردن بۆ دروشمی ئەمنیەتی میلی بازنەی سەرکوتی قەزایی بە شێوەیەکی بێوێنە فراوان بووە و زنجیرەیەک لە خۆپیشاندەرانی سەرشەقام، زیندانیانی سیاسی و تۆمەتبارانی بەناوی سیخوڕی گرتووەتەوە. بە پێڕاپۆرتەکان خاڵی وەرچەرخانی ئەم شەپۆلە 9 ڕەشەمەی 1404 هەتاوی و هاوکات بوو لەگەڵ دەستپێکردنی شەڕی 40 ڕۆژە. لەو بەروارەوە دەستگای سەرکوتی دادوەری خێراییەکی زیاتری بەخۆیەوە بینی. لە ماوەیەدا لانیکەم 53 زیندانی سیاسی لە سێدارە دراون، 12 کەس بە تۆمەتی سیخوڕی، 26 کەس لە دەست بەسەرکراوانی خۆپیشاندانەکانی بەفرامباری 1404 و 2 کەس لە خۆپیشاندەرانی ڕاپەڕینی ژن ئازادی و 13 زیندانی سیاسی سەر بە گروپە دژبەرەکانی دەسەڵات. لە تازەترین حاڵەت داڕاگەاندنەکانی دەسەڵات ڕۆژی 12 گەلاوێژ 1405 تاوی هەواڵی لە سێدارەدانی ئومێد بێهزاد و پوریا سەفوەتیان بڵاو کردەوە. دوو تۆمەتبار کە پێشتر دانپێدانەکانیان لە تەلەڤیزیۆنی دەوڵەتیەوە بڵاو کرابەوە. بەرپرسانی دادوەری ادعا دەکەن کە ناوبراوان لە جەریانی شەڕی 12 ڕۆژە و 40 ڕۆژەدا شوێنی بنکە سەربازیەکانیان داوەتە ئیسرائیل، بەڵام بڵاوکردنەوەی دانپێدانانی تەلەڤیزیۆنی بە تایبەت پێش بەڕێوەچوونی دادگایەکی ئاشکرا و دادپەروەرانە نەک هەر نیشانەی سەلماندنی تاوان نییە، بەڵکو و بەڵگەیەکی جددیە لەسەر پێشێلکردنی مافی تۆمەتباران و سەپاندنی گوشار بۆ سەریە. لە هەفتەی ڕابردوودا ئیسفەهان بووەتە یەکێک لە ناوەندە سەرەکیەکانی ئەم سەرکوتە. لە 28 پوشپەڕی 1405 تاوی عرفان ئیسفەندیاری و گوڵ محەممەد محەممەدی لە تۆمەتبارانی دۆسیەی ناسرا و بە مەیدانی عەلیخانی لە سێدارە دران. ئەم دۆسەیە کە 59 تۆمەتباری هەیە تا ئێستا بووەتە هۆی دەرکردنی لانیکەم 12 حکمی سێدارە. هەندێک لە تۆمەتباران تەنانەت زیاتر لە جارێک حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە و 8 کەسی دیکەش هێشتا لە ژێر مەترسی جێبەجێکردنی حکومەکەیاندان. لە درێژەیەم پرۆسەیەدا ئێوارەی 5 گەلاوێش لە مەیدانی عەلیخانی ئیسفەهان پەتی سێدارە هەڵواسرا و بە نەماڵەی چەند تۆمەتبارێک بۆ دوادیدار بانگێش کران بە پێوێنانی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراونەتەوە. خەڵک هەوڵیان داوە لە مەیدانەکەدا کۆ ببنەوە، بەڵام لەگەڵ تونند و تیژی ماموران بەرەو ڕوو بوونەتەوە. ڕۆژی دواتر واتە 6 گەلاوێش هاوڵاتیانی ئیسفەهانی لە ناڕەزایەتی بەرامبەر بە لە سێدارەدانی دوو خۆپیشاندەری دیکەی مانگی بەفرامبار ئەبولفەزڵ سپاهی باجانی و ئەمیر حوسێن سەفەری حوسێن ئابادی هاتنە سەر شەقام. ئامادەبوونی خەڵک لەم ناڕەزایەتیانەدا دەری خست کە دەسەڵات سەرڕای کەش و هەوای قورسی ئەمنی هێشتا نەیتوانیوە ویشدانی گشتی خامۆش بکات. لە نەوەی خاکەلێوەی 1405 تاوی غوڵام حسێن موحسینی ێژەی سەرۆکی دەسەڵاتی دادوەری فەرمانیدا دۆسیەکانی پەیوەندیدار بە هاوکاری لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل لە بارودۆخی شەڕدا بە شێوەیەکی بەپەلە و بەبێنەوەرە پێداچوونەوەیان بۆ بکرێت. ئەو لە کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای دادوەریدا جەختی لەسەر جێبەجێکردنی خێرا و بێ چاوپۆشی قورسترین سزاکان کردەوە. ئەم فەرمانە زەمینەی پەرسەندنی پەروەندە سازی ڕەخسان لە دژی ئەو کەسانەی کە تۆمەتبار کراون بە بڵاوکردنەوەی زانیاری یاخود وێنەی شوێنەستیارەکان لە ڕاگەاندنەکانی دەرەوەی وڵات. پێداچوونەوەی بەپەلا و بێنۆرە بۆ دۆسیەگەلێکی کە ڕەنگە ببنە هۆی دەرکردنی حکمی سێدارە لەگەڵ سەرەتاییترین بنەماکانی دادپەروەری قەزاییدا ناتەبایە. لە زۆربەی ئەم دۆسیانەدا تۆمەتباران لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری هەڵبژێردرا و خۆیان بێبەشن و قۆناغەکانی لێکۆڵینەوە و دادگاییکردن ڕوون نین و دانپێدانەکان لەژێر ئازار و شکنجەدا وەردەگیرێن و پاشان لە تەلەڤیزیۆنەوە بڵاو دەکرێنەوە. لە کۆماری ئیسلامیدا دادگا شوێنی دۆزینەوەی ڕاستی نییە، بەڵکو بۆ تامڕازێک بۆ پەردەپۆشکردنی بڕیارێکی کە لە پێشدا دراوە. لاوە بارودۆخێکدا تۆمەتگەلێکی وەکو سیخوڕی محارەبە دژایەتیکردنی خودا و کردەوە دژی ئاسایشی نەتەوەیی ئیتر مەرج نییە پێناسێکی وردی تاوانێکی دیاری کراو بن، بەڵکو بوونەتە ئامڕازێک بۆ کەبکردنی هەر دەنگێکی ناڕازی. دەسەڵات لە سەردەمی قەیران و شەڕدا لە بری وەڵامدانەوە بە هەژاری هەڵاوەردن، بێکاری و نەبوونی ئاسۆیەکی ڕوون بۆ نەوەی گەنج پەنا دەباتە بەرزمانی مەرگ و کوشتن. ئەو گەنجانەی کە دەچنە پای سێدارە زۆربیان تەنیا 20 و چەند ساڵێک تەمەنیانە. لە کۆمەڵگەیەکدا گەورە بوون کە پڕە لە هەژاری، سەرکوت، شەڕ و ئایندەیەکی نادیار و مافی خۆیانە لە دۆخێکی لەو جۆرەشدا ناڕازی بن.
لە سێدارەدان بەممانایە بەشێکە لە سیاسەتی سەر لە نوێ بەرهەمهێنانەوەی ترس لە سەر تاسەری کۆمەڵگەدا. ئامانجەکەی بریتە لە بێدەنگکردنی شەقام، چاوترسێنکردنی بنەماڵەکان و ڕێگریکردن لەنەوەی گەنج لە دەربڕینی ناڕزایەتی و بەرگریکردن لە مافەکانی خۆیان. دەسەڵات دەیەوێت خەڵک بڕوا بەوە بکەن کە هەر ناڕزایەتیەک، هەر نووسینێک و بڵاوکردنەوەی هەر وێنەیەک دەکرێت ببێتە هۆی تۆمەتێکی ئەمنیەتی و لە کۆتاییدا سزای لە سێدارەدانی بەدواوە بێت. بەڵام کاردانەوەی خەڵکی ئیسفەهان لە بەرامبەر پەتی سێدارەی مەیدانی ئەلیخانی نیشانیدا کە ئەم سیاسەتە لانیکەم بەو شێوەیە کە دەسەڵات دەیەوێت کارساز نییە. خەڵک سەرباری مەترسی دەست بەسەرکردن و سەرکوت لە بەرامبەر بە سێدارەدان وەستاونەتەوە. ئەوان دەزانن کە لە سێدارەدانی گەنجێک تەنیا سزادانی تاکێک نییە، بەڵکو زەبرێکە بۆ سەر بنە ماڵە و شار و ویژدانی بە کۆمەڵگەی لێ دەکەوێتەوە. کۆمەڵانی خەڵکی ئێران نەشەڕی دەرەکیان دەبێت و نەشەڕی دەسەڵات لە دژی خەڵکی خۆی. ئەوان ناسایش، نان، ئازادی، دادپەروەری، کەرامەتی ئینسانی و ئایندەیەکی ڕوونیان دەوێت. ناڕزایەتی دەربڕین بەرامبەر کۆماری ئیسلامی خیانەت نییە لە وڵات، بەڵکو بەرگریکردنە لە مافی خەڵک بۆ دیاریکردنی چارەنووسی خۆیان. هیچ دەسەڵاتێک ناتوانێت بە خۆشاردنەوە لە پشت شەڕەوە بەرپرسیارەتی سەرکوت و لە سێدارەدان لەسەر شانی خۆی لابات. لەم پەیوەندیەدا ئێمە خوازیاری ئەم داواکاریە ڕوونین. ڕاگررتنی بە پەلەی سەرجەم لە سێدارەدانەکان بەتایبەت لە دۆسیەی سیاسی و ئەمنیەکاندا. هەڵوەشاندنەوەی حکومی سێداری خۆپیشاندەرانی بەفرانباری 1404 هەتاوی و خۆپیشاندەرانی ڕاپەڕینی ژن، ژیان ئازادی و زەندانیانی دیکەی سیاسی. بەڕێوەبردننی دادگای یاشکرا، سەر بەخۆ و دادپەروەرانە بە ئامادەبوونی پارێزەری هەڵبژێردراوی تۆمەتباران، کۆتایی هێنان بە ئەشکەنجە، دانپێدانانی زۆرم لێ و بڵاوکردنەوەی دانپێدانانی تەلەڤیزیۆنی، بێبایەخکردنی هەر دانپێدانانێک کە لە ژێر گوشار، هەڕەشە یاخود ئەشکەنجەدا وەرگیرا بێت. پێدانی زانیاری ڕوون دەربارەی دۆخی هەموو زیندانیان و شوێنی ڕاگررتنیان. و ئازادکردنی بێشەرت و مەرجی سەرجەم ئەو کەسانەی کە تەنیا بەهۆی ناڕزایەتی دەربڕینی بیر و باوەڕ و بەرگریکردن لە مافی خەڵک لە زینداندا.